سپرامە ترسیدارەکە هاوکاری هێرشە درۆنیەکان دەکات. کێ چاوساغیان بۆ دەکات و بۆچی پێکانی ئامانجەکانیان سەدا نهێنی سپرامە ترسیدارەکە و دیاریکردنی GPS بۆ هێرشەکان چییە؟ هێرشە درۆنیەکەی دوێنەی خەلەکان لە سنووری سلێمانی کە تیایدا 3 کەس گیانیان لەدەستا یەکەمین و دوایین هێرشی درۆنی تورکیانیە. هەفتەی پێشوش لە 3 سادق دوو ژنە ڕۆژنامەنووس لە ڕێگەی هێرشێکی درۆنی تورکیاوە کوژران. هێرشە درۆنیەکانی تورکیا لە هەرێم بە جۆرێک زۆر بوون کەم هەفتە هەیە ئۆتۆمبیلێک نەکرێتە ئامانج و کوژرا و برینداری لێ نەکەوێتەوە. بە پێیاماری ڕێکخراوی CPT ئەمریکی تەنها ئەم ساڵ لە سنووری هەرێم تورکیا 35 هێرشی درۆنی کردووە. سەرجەم هێرشەکانیش ئامانجەکانیان 100% پێکاوە. بەپێی وتەی سەرچاوەیەکی ئاگادار سەرجەم هێرشە درۆنیەکان هاوکاری سیخوڕی و هەواڵگریان هەیە لە سەرزەوی، چونکە لە زانستی سەربازیدا هیچ هێرشێکی ئاسمانی بەبێ هاوکاری هەواڵگری زەمینی ناتوانێت ئامانجەکەی بپێکێت. بەپێی ئامارەکانیش ئەمساڵ نزیکەی 20 کەس بە هێرشی درۆنی لە هەرێمی کوردستان گیانیان لەدەست داوە. وەکەو سەرچاوەیە دەڵێت لەسەر زەمین و لە ناوخۆی هەرێمی کوردستان هاوکاری و چاوساغی بۆ درۆنەکان دەکرێت و لۆکەیشن و کەسی مەبەست دیاری دەکرێت. پاشان زانیاریەکە ڕەوانەی لایەنی هێرشبەر دەکرێت و بە ئامانج دەگیرێت. بەپێی زانیاریەکانی و سەرچاوەیە لە ناوخاکی هەرێم بە چەند ڕێگایەک هاوکاری هێرشە درۆنیەکان دەکرێت. ڕێگەی یەکەم بریتیە لە ناسینەوە و شوێن پێ هەڵگرتنی ئەو کەسانەی کە دەکەونە زائیدەکەوە و پلانی کوشتنەکەیان دادەنرێت. بە جۆرێک چاودێری کەسەکە و جوڵە و هاتوچۆکانی دەکرێت و زانیاری لەسەر کۆ دەکرێتەوە بۆ ئەمەیان سیخوڕەکان مۆبایل و ئامێرەکانی پەیوەندی و چاودێری خۆیان بەکاردەهێن و زۆر جار هەر لە ڕێگەی چاودێریەکەوە کەسەکە دەکرێتە ئامانجیان دەکوژرێت. یاخود لە ڕێگەی تۆڕەکانی پەیوەندی سیخوڕەکانەوە سەروی خۆیان لە شوێنی کەسەکە ئاگادار دەکەنەوە و بە چاودێری ڕاستەوخۆ دەکرێتە ئامانج و کەسەکە دەکوژرێت. کە چەندین حاڵەتی لەم جۆرە لە سلێمانی و سنووری پشتە ڕوویداوە و با ڕێگەی درۆن یان دەمان چەوچەک کەسەکە دەکوژن. ڕێگەیەکی دیکە بەکارهێنانی GPS-ە. ئەم ڕێگایان وەکەو سەرچاوەیە دەڵێت ئامێری GPS دەلکێنرێت بە ئۆتۆمبیلی کەسەکان و ئامێرەکەش داتا و لۆکەیشنی ئۆتۆمبیلەکە سات بە سات دەگەیەنێت بە درۆنەکان و بە ئاسانترین شێوە دەکرێنە ئامانج. ئەم ڕێگایان پێدەچێت ئاسانترین شێوازی هێرشەکان بێت، چونکە زۆربەی هێرشە درۆنیەکان لە هەرێم بە ئامانجگرتنی ئۆتۆمبیلە و چەندین کەس بەم شێوەیە کوژراون. ئەوکات بەکارهێنانی جۆرە سپرایەکی ڕەنگ کە درۆنەکان دەیناسنەوە ڕێگایەکی دیکەیە. بە وتەی شارەزایانی سەربازی سیخوڕەکان لەم ڕێگایەدا سپرایەک بەکاردەهێن و دەیدەن لە ئۆتۆمبیلەکان کە ڕەنگێکی تایبەتە و با کۆدێکی تایبەت درۆنەکان دەیناسنەوە و ئۆتۆمبیلەکە دەکەنە ئامانج. بۆ درۆنانەی سپراکە دەناسنەوە کامێرای تایبەتی جۆری لەیزەر و تایبەت بە ناسینەوەیان هەیە. جۆرێکی تر لە دیاریکردنی ئۆتۆمبیلی مەبەست بەکارهێنانی تۆزێکی تایبەتە بۆ ناسینەوەی ئۆتۆمبیلەکە. ئەم تۆزە بە شێوەیەکە کە دەیپڕژێنە سەر جامی پشتەوەی ئۆتۆمبیلەکە و بە چاوی ئاسایی نابینرێت. تەنها کاتێک درۆنەکە زانیاری پێدەدرێت کە ئۆتۆمبیلەکە لە فڵان شوێنە بە دوایدا دەگەڕێت و دەیناسێتەوە و دەیکات ئامانج. ئەم تۆزە ئاسایی نییە و بە شێوەیەک بە جامی ئۆتۆمبیلەوە دەنووسێت کە تەنانەت بە شۆردنیش پاک نابێتەوە. لە سەرجەم ڕێگەکانیش بۆ هێرشە درۆنیەکان دەبێت لەسەر زەمین کەسێک یان چەند کەسێک هاوکار و هەماهەنگ بن. بۆیە لە هێرشە درۆنیەکانی هەرێمدا چەندین کەس و لایەن لە ژێر ناوی جیاجیادا هاوکاری درۆنەکان دەکەن و بێ ئەوەی هیچکان ئاشکرا بکرێن یان دەستگا ئەمنیەکان بتوانن بیاندۆزنەوە و ڕێگریان لێ بکەن بەردەوامن لە کاری سیخوڕی و ڕۆژانە هاووڵاتیان لە هەرێمی کوردستان دەکەنە ئامانج.